پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا حیزبێکی مێژووی ڕۆژاوای کوردستانە و بە یەکەم حیزبی سیاسی کوردی دادەنرێت لە وڵاتی سووریا. لە دوای چوونە دەرەوەی هێزەکانی فەڕەنسا کار و چالاکی سیاسی ئەنجام داوە. ئەم حیزبە لە ساڵی 1957 بە ناوی پارتی دیموکراتی کورد لە سووریا لەلایەن عوسمان سەبری و هەمزە نوێران و حەمید دەروێشەوە لەسەر فکری مارکسی لینینی دامەزراوە و لە سەرەتای دروستبوونیەوە هەوڵی داوە مافەکانی گەلی کورد بەدی بێنێت. لە ساڵی 1965 بەهۆی ناکۆچی ناوخۆیی بوون بە دوو بەشەوە بە ناوەکانی ڕاست و چەپ. هەرچەندە ساڵی 1970 هەوڵی یەکگرتنەوەیاندا بەڵام سەرکەوتوو نەبوون. ژمارێکی زۆر سەرکردەی دیاری ڕۆژاوە لە سەرکردایەتی ئەم حیزبەدا بوون و ڕابەرایەتی کوردانی ڕۆژاوای کوردستانیان کردووە و درێژەیان بە خەباتی سیاسی کوردایەتی داوە. لەوانە نورەدین زازا و ڕەشید حەمۆ و شێخ محەممەد عیسا و شەوکەت حەنان. لە کۆنگرەی ساڵی 1970 ئەو حیزبەدا حەمید دەروێش لەگەڵ ڕەشید حەمۆ لە شاری قامیشلۆ ناوی پارتەکەیان بەڕسمی گۆڕی و کردیانە پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا. هەر لەو کۆنگرەیەدا حەمید دەروێش وەک سکرتێری ئەو حیزبە هەڵبژێردرا و تا ساڵی 2019 لە پۆستەکەیدا مایەوە. لە کاتێکدا حەمید دەروێش ساڵی 1990 بۆ ساڵی 1994 لەگەڵ سێ لە هاوڕەکانیدا بۆتە ئەندامی پەرلەمانی سووریا و درێژیان بەکاری حیزبی داوە و داکۆچی تەواویان لە مافەکانی گەلی کورد لە سووریا کردووە. تاکیدیان لە یەکڕێزی کورد کردوێتەوە و بەردەوام هەوڵیان داوە کورد لە هەر چوار پارچەی کوردستان یەک بیر و یەک دەست بن. پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا جگەلەوەی پەیوەندێکی باشی لەگەڵ سیاسەکانی ڕۆژاوای کوردستان هەبووە، پەیوەندی لەگەڵ سیاسەتمەدارانی پارچەکانی تری کوردستانیشدا بەهێز بووە، بە تایبەتی لەگەڵ سەرۆک مام جەلال. هەروەها لە چەند ساڵی ڕابردوودا پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد هەوڵی داوە نێوانگیری بکات لە نێوان هێزەکانی سووریای دموکرات و حکوومەتی سووریا بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتن و بە دانوستان کێشەکانی سووریا چارەسەر بکرێن و مافەکانی کوردیش بچەسپێنرێن. ئەم پارتە لە مێژووی خۆیدا 15 کۆنگرەی ئەنجامداوە و دوای کۆچی دوای حەمید دەروێش لە ساڵی 2019 عەلی شەمدین بۆتە سکرتێری پارتی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا و کارەکانی ئەو حیزبە ڕادەپەڕێنێت. بەردەوامیش هەوڵی پتەوکردنی پەیوەندی سیاسیەکانی نێوان لایەنە کوردیەکان و بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کورد دەدات.